مامۆستانی بەشی خوێندنی کوردی لە خورمات و هۆشداری دەدەن لەوەی کە خوێندنی زمانی کوردی بەم پشێوە پەراوزخستنەوە لەلایەن وزارەتی پەروەردەی هەرێمەوە بەرەو لاواز بوون دەچێت. خوێندنی کوردی لەم شارە لە پێشان پەرەی پێدرا گەشتبین بوون بۆەوەی کەوا زمانی دایکی خۆمان خوێنە مناڵەکانمان کەلتوری خۆمان شارەزابن، مێژووی میلەتەکەمان شارەزابن، ئایندە لەبەر چاویانە بێ داواکارین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە وزارەتی پەروەردە ئەگەر بەم شێوەیە بڕۆین پێمانە نەگەن مامۆسامان بۆ دانەمەزرێنن قوتابخانەمان بۆ دروست نەکەن یارمەتیمان نەدەن لەوە کەوا خوێندنی کوردی بەرەو پێشەوە بین لەم شارێمە بەداخەوە مناڵەکانمان لەم شارە فەوتێ و خوێندنی کوردیش لەم شارە بەرەو دوارڕوە. 2 ساڵە کۆمەڵێکی قەیرانی بەرۆکی ئەم مامۆسانی ئەم شارە بووەتەوە یەکێک لەوانە قەیرانی دارایی بێ کەمی موچەیە سەرڕای کەمی قوتابخانێت تەنها یەک قوتابخانێکمانی سەر بە هەرێمی کوردستان بێ قەیرانی کتێبمان هەیە کەمی میلاکمان هەیە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەکو مامۆسانی ناوچەی خورمات و پەراوزکرانە لە نێوان دوو حکوومەتی هەرێم و حکوومەت مەرکەزیدایە. مامۆستاکان کێشەیان زۆرە یەکیە لە هەرە سەرەکە گرنگەکان کە کێشە گرنگەکان چی ئەوەیە کە مامۆستانی کوردستان تاکو ئێستا موچەیان وەرنەگردە من یەکێک کە خۆم لەوانم کە لە ناوەندەوە بەڵام لێرە کە دەوانێت چی ئەڵێمە وانەی کوردی ئەڵێمە بەڵام کە ئەبینە مامۆستایان کە لەگەڵماتان کە لە کوردستانەوە تەعینە کێشەیان زۆر هەیە کێشە سەرەکیان ئەوەیە کە موچەیان نییە کە لێرەواتە موچەیان نەبێت ناتوانوانە بڵێنەوە. بەڕێوەبەری پەروەردەی خورمات و ئاستەنگ و گرفتەکانی بەردەم خوێندن و خوێندنگاکان و بە تایبەتی خوێندنی کوردی دەخاتە ڕوو داواکاریشە هەردوو وزارەتی پەروەردەی هەرێم و بەغدا بەدەنگیانەوە بێن. کێشەی مامۆستایان زیاتریان ڕاتبیان نییە ڕاتبیان کەمە وەکو حکوومەی مەرکەزی نین لەسەری ئەقلیم کوردستان ڕاتبەکانیان لەسەر نیوەیە 2 مانگ جارێ 3 مانگ جارێ هەڵاوەرێگرن ئەوە کێشەیەکی گەورەی دروست کردو بۆ مامۆستایان لەبەر ئەوە حەقی خۆیەتی مامۆستایە ژیانی گەرەکێتی پێویستی گەرەکێتی هەڵسیانی گەرەکێتی مەسروفی گەرەکێتی کرێ سیارەکەی گەرەکێتی بگێتە قوتابخانەکە دەوام کە لەبەر ئەوە ڕاتبینیان ناتوانێت ئەوە تەسیری کردووە لە نەفسیەتی مامۆستا تەسیری کردووە لە تەلەبێت تەسیری کردووە لە مەشاکلی دروست بووە لە ناو قوتابخانەکانە فمن داواکارم لە جیهاتی معنیم و لە معالەجێ ئەم وەزع بکەن بە زووترین کات حتاکو ئەو کێشانە نەبێت. جیاواز لە شارەکانی هەرێمی کوردستان مامۆستایانی خوێندنی کوردی لە خورمات و دووجار بێئومێدیان پێوە دیارە لەوەی لە هەموو امتیازاتێکی مامۆستایان لە هەردوو حکوومەتی ناوەند و هەرێم بێبەش بوونە و لە هەمان کاتیشدا بەهۆی ئەو ڕوبع موچەیەوە کە هەرێم وەکو وەرزی پێیان دەدات تووشی شۆک بوونە و لەوانە وتنەوەش سارد بوونەتەوە. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورمات.